ئەوش ڕێباز حەملان یاردەدەری سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە لە ستۆدیۆ لەگەڵمە بێت. کاک ڕێباز بەخێر بێ. پرسیارێکی کورت لەسەر موچە دواتر چێن سەر بابەتی تکات چونکە موچە لە سێشەمەوە سوودانی بڕیاری دا و تا ئێستا موچە نهاتووە. موچەی مانجی هەشت ئەم هەفتەیە دێت؟ ئێوارە جەناب و بینەرانی بەڕێز باش لە ڕاستی وەکو جەنابەت باسی کرد کۆبوونەوەی هەفتەی ڕابردوو پاش کۆبوونەوەکە سێ لە وەزیرە کوردە بەڕێزەکان لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی دانیشتنیان کردبوو باسییان لەوە کردبوو دوو بابەتی سەرەکی لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد لەسەر پرسی موچە مەسەلەی هەناردەکردنەوەی نەوت و مەسەلەی داهاتی ناوخۆیە هەردووکی ڕێکەوتین لەسەر کراوە بە تایبەتی مەسەلەی هەناردەکردنەوەی نەوت وەکو خۆتان زانیتان لە شەمەی ڕابردووتر دەست کراوە بە هەناردەکردنەوەی نەوت بە مەسەلەی داهاتی ناوخۆ طبعاً تا ئێستا دانوستان لەسەری کۆتایی نهاتۆ چونکە لە کۆبوونەوەی سێشەمەی ڕابردوو بەڕێز محەممەد شیع سوودانی بە وەزیرە کوردەکانی وتبووی هەمان ئەو لیژنەی پێکەم هێنابوو بۆ دانوستان وتوێشکردن لەسەر داهاتی ناوخۆ بەردەوامیەوە بەڵام لەوێ داوایان لێ کردبوو تەوان لەسەر ڕاستپاردەی جەنابی کاک مەسرور کە زۆر ئیسراری کردبوو توێەوە ئێمە هەردوو بنەماکەمان جێبەجێ کرد لەگەڵان ڕێککەوتین با دوو موچەمان بۆ بنێرن چونکە موچەی مانگی هەشت و نۆ دوا کەوتووە ڕاستە ئێستاوە ئەمڕۆ خۆتان نەزان 12 دەیە بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق وتبووی ئێمە حسابی دۆخی عێراق بکەن و دۆخی سیولەمان بکەن و کێشەمان هەیە خۆشمان بۆیە دوو موچە بە هیچ شوێک ناتوانم و ئەم ینی قەزدی هەفتەی ڕابردووش لەم کاتە ناتوانم یەکسەر موچە بنێرم بەڵام هەفتەی داهاتووتر بەڵێنی یابوو کە ینی ئەم هەفتەیە موچەکە ینی بە پێی بەڵێنی ڕێیز و زەرابێ ئەم هەفتەیە موچەی مانگی هەشتی موچە قۆرانی هەرێمی کوردستان دێت بە نیسبەت ئێمەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو وەزارەتی دارایی 120 ملیارەکە ئامادەیە هەر کاسێک نووسراوی فەرمی لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بچێتە وەزارەتی دارایی بۆ جێبەجێکردنی سەرفکردنی موچەی مانگیەشت لە بانقی مرکزی هەولێر ئەو 120 ملیارە خرێتە سەر هەژماری وەزارەتی دارایی عێراق یعنی تاسی شەمە موچە دێت یعنی ئەزانی کاکۆوا من ینی چەند جارێکی زۆری کەوتووە مەسەلەی بەغدا هیچ ناتوانانی هیچ شتێک بکەی بەنیسبەتیان لەسەرکەی لەبەرەوە بڵێ زەمانێتیان نییە جا لەبەرەوە بەڵام بە تەکید ئەم هەفتەیە موچە قۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگی هەشت دێت اینجا بەیانی سێشەما بە تەکید ئەوان عادەتەن ئەوان عادەتەن سێشەمان ئەو بڕیارانە سێشەمان ئەیدەن و ئیتر بە تەکید ئەم هەفتەیە زۆر مانگی هەشت دێت ئەمە بۆ ئەم ساڵ ئەم چێشمە هەبوو لە نێوان هەردوو لادا بۆ ساڵی داهاتوو بۆ حکوومەتی داهاتوو بۆ پێکهێنانی حکوومەت چۆن مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقیا بکرێت چی بکرێت وەڵڵاهی پێم خۆش بۆ پرسیارە کرد ئەمڕۆ لە خزمەتی جەنابی سەرۆک بارزانی بووین لە هەولێر کە بانگەشەی فەرمی پارتی دیموکراتی کوردستان بۆ لیستی 275 دەستی پێ کرد و بۆ کاندیدە بەڕێزەکانی پارتی کاتێک کاندیدەکان چوونە سەر ستەیجەکە ژمارەیان زیاتر وە بزانام لە 71 کاندید بوو لە هەواڵێکی تەنیشت خۆمەموت کە ئەویشە لە بەغدا ئەوە لە پەرلەمان کارەکە وتم چەند خۆش بوو بۆ گەلی کورد ئەو کاندیدانەی پارتی هەموو دەرچوونایە ئەو ئەوەندە خەڵکمان لە بەغدا هەبوایە وەڵڵا مەسەلەی موچە مەسەلەی بودجە مەسەلەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان مەسەلەی ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم مەسەلەی مادەی 140 هەمووەم بابەتانە پارتی یەکلایە کردەوە لەگەڵ بۆ ئەوانی نایکەن من حەزەکەم جەنابەت بزانی و بەو تەجروبەی کەم ئەو فترەیەکی کەم کە لە بەغدا بووم باشە زەمانەتی گەلی کوردستان وەکو هەرێمی کوردستان بمێنێتەوە لە عێراق وەکو هەرێمی کوردستان زەمانەتی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان تەنها جەنابی سەرۆک بارزانی و پارتی دیموکراتی کوردستانە یعنی هەر کەسێک دەن بە غەیری پارتی دیموکراتی کوردستان بە یعنی پێم وایە ئەو بابەتانەی کە پەیوەستە بە بابەتە دەستوریەکان پەیوەستە بە مافەکانی هەرێمی کوردستان و کیانی هەرێمی کوردستان
تەنها بە بەهێزی پارتیە گەر پارتی چەند بەوانی تر ناکرێ بێچێتی ناکرێ بە یەکگرتو باشترین بەڵگە ببێ باشترین بەڵگە ببێ لایەنەکانی دەرەوەی پارتی موچەی موچەخۆرانی خەڵکی کوردستانیان قسە دەستی بەغداد کە ئێستا بەغدا ئاوە بە ئێماکە ئەوە ئەمڕۆ 12 دێ موچەی مانگی هەشتۆ ئەگەرەوانە هاو یعنی مەسەرەی ململانە سیاسیەکانیان لە هەرێمی کوردستان دابنایە لە بەغدا وەکو کورد دەستیان قسادە دەستی پارتی دیموکراتی کوردستانەوە بۆ مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بۆ ناوچە دابڕێراوەکان لە هەرێمی کوردستان بۆ مادەی 140 بۆ هەموو بابەتانە بۆ مەسەلەی شنگال بۆ مەسەلەی کەرکووک بۆ مەسەلەی خانەقین بۆ هەموو بابەتانە بۆ مەسەلەی جوتیاران مافی جوتیاران کە لە کەرکووک هەموو ڕۆژە چیان پێکرێت بۆ هەموو ئەم مەلەفانە ئەگەر کورد یەکدەنێکی لە بەغدا نایەتوانێت ئەم بەم شێوازە تەعامل لەگەڵ یەکدەنجی جیاوازە لەوەی کە باسی پارتی دەواکەمەوە زمانەتی بەهێزی و بە یەکگرادەی خەڵکی کوردستان یعنی مانەوەی کیان هەرێمی کوردستان تەنها پارتی دیموکراتی کوردستان زۆر زابینی کە موچە دێ زۆربیان خۆی لەکەنە خاوەنی ئەڵێن ئێمە کردمانگرێ ئەو قسانێک کە تۆ بۆ پارتێکی ئەوانش بە هەمان شێوە بۆ حیزبەکەی خۆیانەکەن ئەزانی قسە ئاسانە کردار گرنگە پارتی دیموکراتی کوردستان لە ناو هەرێمی کوردستان بە کردار بۆ خەڵکی کوردستانی سەلماندووە هەج بەڵێنێکی لە بانگەشەکاندا دابێت جێبەجێ کردووە جەنابی سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان چەند وشەیەکی زۆر گرنگە بۆ خەڵکی کوردستان ئەڵێ ئێمە بە ئێوەمانوت ئەم هەنگاوانە دەکەین وە کردمان ئێستا ناینەوە پێتان بڵین دەیکەینەوە ئێمە بەڵێنماندا و کردمان نەک دەیکەین باشە لە هەموو ئەو پرۆژانەی کە لە چوارچەوەی کابینەی نۆ کە لە بەرنامەی کاری کابینەی نوۆیان بوو هەموو بەڵێنانە زۆربەی زۆری جێبەجێ کرد سەرە ڕای ئەوەی کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان گەورەترین دوژمنایەتی کرا لە بەغدا و لە وڵاتانی چواردەوە بە تایبەتی بەغدا کە لە ڕێی محکەمەی فیدراالی و لە ڕێی بڕیارەنا دەستوریەکانیانەوە زۆر هێرشیان کرد سەرم حکوومەتە نەوتیان ڕاگرت پەرلەمانیان داخست هەرچی بڕیارێکیان کە پێکرا بەرامبەر هەرێمی کوردستان جێبەجیان کرد بەڵام کابینی نۆ مایەوە و خۆڕاگر بوو و لەسەر پرۆژەکانی لەسەر خزمەت گوزاریەکانی لەسەر بەرگریکردن لە هەرێمی کوردستان لەسەر مانەوەی هەرێمی کوردستان بەهێزی دەڵێن کاگرێ باز ئەوەش ئەیکەن بەڵام پارتیارەڵێ من کردم من ئومێدەوارم ئەو شتەکە بەس بۆ خۆی باسەکان نەک بڵێ بێ ئومێدەوارم ئەو هێزە سیاسانەی لە پێش بانگەشە و لە دوای بانگەشەش باسی ئەو قساناکەن باسی یەک کردداری خۆیان بکەن کە بە کردار خزمەتی خەڵکی کوردستانیان کردوێ لە بەغداد بەردەوام حکوومەتی هەرێمی کوردستان مؤسساتە ڕسمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە بەغدا بەرگری لە مەسەرەی دەستوری و مافەکانی کوردستان کردبێ لەو لاوەلایەنێکی کتر ئەچوو هەندێک لایەنە چون لە بەغدا بوونە وتەبێژی بەڕێز محەممەد شیع سوودانی کوڕە کاکە ئەمان و بەڕێز محەممەد شیع سوودانی خۆی وتەبێژی هەیە خۆی مەکتەبی هەیە خۆی تویتی هەیە من ئەڵم هەندێک لایەن باش هەندێک لایەنە بوونە وتەبێژی ئەوان ئێستا تۆچی دەنگ بەو لایەنەی بەتەمای ئەوە مافی تۆ وەرگێ بەتەمای ئەوە بەرگری لە کوردستان بکە بەرگری لە موچە خۆر بکە یعنی هەندێک لایەن هەیە بە تایبەت ئەوانە ڕیشی خەڵکی کوردستانیاندایە دەست بەغدا و ئەوتانێ موچە ئاوالیەکەن فەرمو بەیمایانەوە ئەو کەسانی کە لە چەندین بەرنامە لە تەلەڤیزیۆن حکوومەتی هەرێمی کوردستان نەوت ڕادەست ناکە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی ناوخۆ ڕادەست ناکە هەموویمان کرد دەفەرمو کاکە دەوەرە ئەو کاتە زمانت ئەوەندە هێنا بۆ دەرەوە باستە کرد دەفەرمو ێستا بچۆ بەرامبەر بەغدا ئاوا قسە بکە بڵێ دەی زمانیان کورتە نا ئەوانە بەس بۆ خۆمان ئازان چکە لە بەغداوە هانەی درێن لە بەغداوە دامەکرێن ئەگینا بۆ ئێستا نایان قسەکەن بۆ نایانەسا بەرگریکەن لەسەرەوەی کە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان فەرمەوە هەناردەی نەوتی دەستێکداهاتی ناوخۆمەتی خیانەتمانەدەنە پاڵ بڵێ ئەوان شڵێن هەر ڕخنەی پاڵ کەس خەڵکی کوردستان ئێستا و شیارە هەموو شتێگە بینێ بۆیە بە تەکیید خۆیانە بینن چێکی بۆ خەڵکی کوردستانەکە بە فیعلی ئێماڵین کردمان ناڵین دەیکەین ئەوان بەس دروشمن بەڵام شتێک شەیە کاگرێ باس هەر کاتێک کە حکوومەتی عراقی پێک دێهێنرێ باشە دەڵێن ڕێک کەوتین و بەڵام ڕێککەوتنەکان وە خۆی جێبەجێ ناکرێن و سەرۆک وەزیرەکان ئەڕۆ جەنابی سەرۆک بارزانانی بۆ داهاتوو چۆن ڕەفتارە جەنابی سەرۆک بارزانانی هەموو سەرۆک وەزیرانێک پەشیمان بوونەتەوە ئەمڕۆ جەنابی سەرۆک بارزانی شتێکی باس کرد کە زۆر جەنابی فەرمووی لە وتارەکەیە یعنی پارتی دیموکراتی کوردستان بە دروشمی هاوبەشی و هاوسەنگی و سازان
هاتە ئەم بانگەشەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چونکە ئەو سێ بنەمایە بوون کە کاتی خۆی کە ڕژێمی بەعسی سەدام حوسێن ڕووخا کە دەوڵەتێکی عێراقی فیدراالی دروست بوو لەسەر ئەو سێ بنەمایە کورد بەشداری کردەوە لە پرۆسەی سیاسی عێراق بۆی کە عێراق بنیاد بن بەڵام خۆشتانیان بەمە نییە ئەوان پابند نەبوون بەم سێ بنەمایە بۆیە ئێستا پارتی دموکراتی کوردستان جارێکی تر ئەم سێ بنەمایی هێناوەتەوە بەردەمیان بۆیە تیان بگەێنێ ئەگەرتانەوێت عێراق ئیستقرار کات عێراق بتوانێت وەکو دەوڵەتێک لە ناوچەکە بەهێز بێ ئەبێت ڕێز دەم سێ بنەمایە بگیرێ جەنابی سەرۆک بەرزانی ئەمڕۆ زۆر بە خاڵ بە خاڵ زۆر گرنگ بوو بۆ خەڵکی کوردستان ئەگەر جوان سەرنجیان باشە هەموو بەرگانی دەستوری بۆ خەڵک خوێندەوە چونکە جەنابی سەرۆک بەرزانی زۆر ماندوو بوو بە مەسەلەی دەستورەوە بەنسبەی نووسینەوەی دەستورەوە بۆیە هەموو بەرگەکانی بۆ خەڵک خوێنەوەڵێ کە ئێمە بە دەستور لەسەر مەسەلەی دارایەکان لەسەر مەسەلەی مادەی 140 لەسەر مەسەلەی نەوت و غازی خۆمان کە چۆن دەری بێنین و چۆن بیفرۆشین و بۆ خەڵکی کوردستان بێت بۆ هەرێمەکان بێ هەمووی بە دەستور خوێندەوانێ کەواتە ئێماڵین چی ئێماڵین پارتی دموکراتی کوردستان پێداگری لەسەرەوەکە کە مەسەلە دەستوریەکان لەوە زیاترمان ناوێ ئێمەوەی لە دەستورە نووسراوە تەناو مافانەمانەوە زیاترمان ناوێ بەڵام ئەوان جێبەجێ ناکەن ئەوان جێبەجێ ناکەن جێبەجێ ناکەن دڵنیام بۆ پێکێنانی حکوومەتیش دیسان دێنەوە دەڵێن ئەو مەرجانەی ئێوە جێبەجێکەین و کە حکوومەت پێکات دیسان نایکەنەوە کەواتە چارەسەر چیە لەگەڵەمانە چارەسەر ئەوەیە کە پێش هەموو شت داوا لە خەڵکی کوردستانەکەم بۆ ئەوەی کە مەسلەی ئیرادە و کەرامەتیان پارێزراو بێ بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان وەکو کیانێکی بەهێز بمێنێتەوە لە چوارچێوەی عێراقا دەن بن بە پارتی دموکراتی کوردستان بۆ یە پارتی زۆر بە بەهێزتر لە بەغدا بتوانێت پێداگری لە مافەکانیان بکات هەر کاتێکیش ئەوە کرا ئێمە لە پێکێنانی کابینەی داهاتوی عێراق زۆر پێداگرترە بین لە باتی پۆست و بەرکەوتەکان لە باتی و پێداگرە بین لەسەر ئەو مافانەی کە لە چوارچەوەی دەستورایە لە قانونی موازنایە پێداگرە بین لەسەری حەقی خۆمانە تۆ لە بەغدا بوویت سەرۆک وەزیران چۆنە بینی لە چاو سەرۆک وەزیرانەکانی ڕابردووی عێراقا من حرمەتم بۆ سەرۆک وەزیرانی عێراقی بەڵام زۆر بەداخەوە نەیتوانی وەفادار بێت بەرامبەر بەو هەموو دەعما بەرامبەر بەو هەموو سەپۆرتەی جەنابی سەرۆک بەرزانی بە شەخسی و پارتی دموکراتی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە تایبەتی جەنابی کاک مەسرور لە هەموو کۆبوونەوەکانی بدایەتی تەشکیلی کابینەکەی بەڕێز سوودانی بەردەوام تەکیدی لەوە کردەوە کە ئێمە بێ هەماهەنگ بین چەند جار جەنابی سەردانی بەغدای کرد و چەند جارێک بەڕێز محەممەد شیع سوودانی هاتە هەرێمی کوردستان چەندین جار بەڕێز محەممەد شیع سوودانی هاتووە هەرێمی کوردستان بەبێ ڕاگەیاندن لەلایەن جەنابی سەرۆک بەرزانیەوە حرمەتێکی زۆری لێگیراوە زۆر سەپۆرت کرا بەڵام بەداخەوانێ ئەوانە بیدایە تا پێخۆیان قایمەکەن هەموو سوودێکیان لە کوردستان ئەبینن لە قیادەی هەرێمی کوردستان بەڵام دوایەوە وا دەرناچن بەڵام زارش کە دەستی خۆتانەستێنەوە کاک کۆبان یەکشتان بیر نەچێ زۆرن ئەوانەی لە بەغدا بوونە ڕێی زۆرا و دوایی گۆڕان و دیسانەوە هاتنەوە بۆ بەردەمی جەنابی سەرۆک بەرزانی بۆی خۆیان زەرەکەن هەچ کەسێک جەنابی سەرۆک بەرزانی چیەوێت دوو خاڵی لەوانەوێ ڕێزگرتن لە مافە دەستوریەکان ڕێزگرتن لە کیانی هەرێمی کوردستان کە هەرێمێکی دەستوریە خۆشتیکەیان لەوان داوا نەکردووە ئەوەی ئەمە نەکات خۆی زەرەکات زۆر ڕێز و زەرای کە هاتن و ڕۆشت ئێستاەنەوە لە پیرمام یانەوە خزمەت جەنابی باشە زارشتر متمانە بە سوودانی بدرێتەوە وەکو ڕێباز حەملان بابەتێک سەریکە ئەوە بابەتێکە پەیوەستە بە حیزبەوە پەیوەستە بە پارتی دموکراتی کوردستانەوە نەتیجەی هەڵبژاردن زۆر شدە گۆڕێ بۆ ئەو کاتە ئەوە زوو ئێستا باسی و بابەتە بکرێت زووە باش پێتوانێت من ئەگەر خۆم باسی شخصی خۆم وەکو ڕێباز حەملان لە بەغدا بمزانێ ئەو بەڕێزا ڕێز لە مافەکانی هەرێمی کوردستان ئەگرێ ڕێز لە موچەخۆران ئەگرێ ڕێز لە بەڵێنەکانی پێشووتری ئەگرێ بە تاکید لە بەغدا لەگەڵ یارە بەردەوامم لە کارکردن بەڵام ڕێزی لێ نەگرت نەخێر بەڕاستی یعنی بەڕاستی سەبەبی هاتنەوەی من لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران نەک وەزیری مالیە چونکە سەرۆک وەزیران لە بەغدا خۆی سەرپەرشتی دوو وەزارەتەکە بە تایبەتی مالیەش و کارەباش کەواتەوەی تەیف سامی ئەیکات هەمووی جێبەجێکردنی ئێرادی سەرۆک وەزیرانە ئێرادی سەرۆک وەزیر کاتەوە ئەیکات تەیف سامی نیە ئەوە بە تاکید تەیف سامی ئەمر جێبەجێکە باش ئەمر جێبەجێیەکە
کەواتە وەڵام وەرنەگرێتەوە بۆ داهاتوو بۆ ئەو کێشانە دووبارە نەبنەوە هەموو شاند لێرە نەچیتەوە ئەوێ بێتەوە و دەست بە گفتوگۆ بکەنەوە نازانم چی بکەن وتی ئێمە چەندین ساڵە کۆنکرێتی ئێمە لە کابینەی نۆ مامەڵەمان لەسەر لەگەڵ سێ حکوومەتی عێراق کردووە بەس لە کابینەی نۆ لەگەڵ بەڕێز عادل عەبدولمەهدی لەگەڵ بەڕێز مستەفا کاظمی لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی سێ ڕێز وزەرامان گۆڕیوە لە چوارچەوەی کابینەی بەس نۆ ئێ باشە ئێمە لەگەڵ هەر هەمیانە نەرمیمان نواندووە لەگەڵ لە پێناوی موچەخۆرانە لەگەڵ هەر هەمیانە چوینەتە پێشەوە بەڵام ئەوان بیانەوێت هەرێمی کوردستان وەکو پارێزگایەک سیرکەن قبول کراو نییە ون ڕێگەشمان پێنەیە ئەو خۆڕاگری و ئیرادەی کاک مەسرور هەیبوو بە هەموو ئەو دژایەتی کردیان نەیهێشت ئەو شتە بێتە دی ئێستاش ئاخیر قسەشیانەوە بوو لەسەر ئەمەی کە ناردیان بۆ مەجلیسی دەولا تایف سامی لە ناو کۆبنەی مەجلیس زۆراوتوی ئەگەر ئەو داهاتی ناوخۆی کە هەرێم داوایەکە حەقی خۆیانە بە قانون بەڵام ئەگەمم چمە ژێرە و ئیرادەیەوە ئەو کاتە بەسڕەش داوام لێکە هەر بۆ عەقڵەتە سەیری ئەماکەن بەڵام خاتون ئەگەر تۆ وەکو بەسڕا تەعاملمان لەگەڵەکەی بۆ داهاتی ناوخۆ ئەی بۆ وەکو بەسڕا موچەی خەڵکی کوردستان نانێری بۆ بەڕێز محەممەد شیع سوودانی توانێت سێ ڕۆژ موچەی بەسڕە دواخە سێ ڕۆژ توانێت موچەی بەغدا دواخە سێ ڕۆژ توانێت خۆگەر کێشەی سیاسی هەبێ پارێزگاری بەسڕا چەند مانگێک لەمەوە پێش زۆر بەتوندی لە ئیعلام قسەی بەرامبەر ڕێیز وزەرای عێراق باشە تەحەدای کرد ئەی بۆ نەیتوانی موچەی بەسڕە بڕێ لەبەرەوەی ئەوانە کێشەی بۆ دروستەکەن بەڵام ئێمە لەبەری بەداخۆ لە ناوخۆی کوردستان یەک نەبووین لەو شتانە بۆی ئەوانیش ئاوامان پێکەن کەواتە هیوادارم ئەمجارە بێچەوە بستنەوە من هەرەوەندا ئاڵێم ئەڵێم پارتی دموکراتی کوردستان بەهێز بێت خەڵکی کوردستان مافەکانی خۆی بەزیاوە بەدەزێنێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز ڕێباز حەملان یاریدەری سەرۆکوەزیران کە لەگەڵمان بووی زۆر سپاس بە جەناب